لە هەوڵێکی هوەری لە هەوڵێکی گرنگ هەوڵێکی نیشتیمانیدا بەڕێوەبەرێتی چالاکی و قوتابخانەکانی سلێمانی بە هاوکاری دەستگای میدیایی کورسات سرودێکیان بەرهەم هێناوە سرودێکیان تایبەت بە ئاڵای کوردستان بەرهەم هێناوە ئەوەی ئەم بەرهەمە جیاکاتەوە ئەوەی کە ئەم بەرهەمە ئەکات بە چیرۆکێکی زیندوو ئەوەیەکە سبەینێ لە ڕۆژی ئاڵای کوردستاندا ئەم سرودە یان ئەم بەرهەمە لە خوێندنگەی قەندیل لە تەکێ لەگەڵ خوێندکارەکانە وەکو چالاکیەک تایبەت بە ڕۆژی ئاڵای کوردستان ئەو خوێندنگەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەر لافاوەکە کەوت و زەرەر و زیانێکی زۆر گەورە بەر ئەو خوێندنگەیە کەوت بۆ یەکەم جار وەکو دەنگ وەکو چالاکیەک تایبەت بە ڕۆژی ئاڵای کوردستان لەو خوێندنگەیەوە نمایش دەکرێت یان بە دەنگ لێ دەدرێت. تەوەری یەکەمان گفتوگۆکەین سەبارەت بەم سرودە سەبارەت بە گرنگی ئەم سرودە و هەروەها شوێنی نمایشکردنی ئەم سرودە بۆ یەکەم جار وە کورتەیەک ڤیدیۆی سرودەکەش ئەبینین و بەڵام تەواوی ڤیدیۆکە سبەی ئێوارە لە کورسات مەگەزینەوە پێشکەشتان نەکرێت. میوانی ئەم ئێوارەی بەرنامەکەم میوزیسیان ڕێباز سەربازە کە ئاواز و میلۆدی ئەم سرودەی داناوە. کاک ڕێباز سڵاوت لەبێم کات و باش زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆی عەزیز مەمنونم بۆ کورساتی عزیز کە هەموو کات ماڵی ئێمە بۆ بەڕاستی ئەم بەرهەمەمان کارمان کرد لە ینی سوتفەیەکی جوان بۆ دروست لەگەڵ کورساتە. من سوپاسیانەکەم کە من هەمووکو موسیسیانێک هەمووکو مامۆستایەک لە بەڕێوەبەرێتی چالاکی قوتابخانەکان هەموو کات کورسات پشتمان بووە. زۆر سپاس بۆ کورسات هەر بمێنێ بە زۆر بەخێر بێت و دەستان خۆش بۆ پیرۆزبایت دەکەین هەرچەندە شتا بڵاو نەکراوەتەوە بەڵام هەر لە ئێستا پیرۆزبایت دەکەین. فەرمونون با پێکەوە کورتەیە یان بەشێکی کەم لەم سرودە ببینی. دەستگرم لێدەن چاقڵە رەنجی مۆسیقا تەپڵە دەستگرم لێدەن چاقڵە رەنجی مۆسیقا تەپڵە ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە ئاڵای کوردان وەڵایە ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە ئاڵای کوردان وەڵایە ئاڵای کوردان وەڵایە ئاڵای کوردان وەڵایە دووبارە پیرۆزە ئاڵای کوردان واڵایە سبەینێ بە جیاوازتر لە ڕۆژی ئاڵای کوردستانە ئاڵای کوردستان دەشەکێتەوە لە چەمچەماڵ و لە خوێندنگەی تەکێ لە خوێندنگەی قەندیل لە تەکێ چۆن بڕیارتانە کە وەکو چالاکیەک ئەم چالاکیە بەرنە خوێندنگەی قەندیل لە تەکێ. بڵێ وەکو بڕیاردان لەسەر ئەم کارەکە لەگەڵ قوتابیانی ئەو خوێندنگایە کە بەکارە ساتێکی بڵین سروشتی لافا و ئەمەی تیاڕوویدا بەڕاستی ئەمە ناخەژێن بوو بۆ هەموو کوردستان بەڕاستی چکاتە ئێساش ئەو خوێندنگایە بڵین خوێندنی تیاوەستاوە لە بەرەوەی وای بەسەراتۆ بەڕاستی بەڕێوەبەری گشتی و مامۆستا بەکرد بڵین بەڕێوەبەری چارەکان بەڕاستی داوای کرد پێی باش بوو ئەو بەرهەمە لەوێژ بڵێن کاری تیاکەین لەگەڵ ئەو قوتابیانە چوین پرۆڤەیەکی خۆشمان لەگەڵیان کرد زۆر باش بوو. ئیشاڵا بەیانیش لە ڕۆژی ئاڵایە کە کاتە ئەڤەی 12 ساڵێک ئەم بەرهەمە تیایان نمایشکرێت. باشە باست لەوە کرد کە پێشتر قوتابیەکان تەواوی قوتابیەکان کە هەڵبژێراون 15 بۆ 20 خوێندکارن و هەمان خوێندکاری خوێندنگەی قەندیلن. باشە بەڵام باسێکی پرۆڤەکان بۆ بکەیت باسێکی ئەوم بۆ بکەیت کە هەستی مناڵەکان چی بوو؟ هەستێکی زۆر خۆش بوو چکە بە مودەیەکی زۆر کەم بەڕاستی توانیان سرودەکە لەبەرکەن و بیڵێنەوە لەگەڵما. ینی من زۆر شتێکی بڵین ناڵێم نەبوو شتیوە بەڵام شتێکی زۆر جوان بوو ئەوان لەو ناخۆشی و لە نەهامەتە بیان هێنیتەوە بۆ مەکتەب و لەو ناخۆشیە
باشە بە 20 دقەیەک نووس ساعتێک هەر زۆر باشە باس پێشتیش هەر باسمانەوە کرد کە زۆر جیاواز پرۆڤیان کردووە زۆر جیاواز کاریان لەگەڵ تۆیان کردووە بە زۆر دڵیان بۆ خۆش بووە کە چالاکیەک تایبەت بە ئاڵای کوردستان تایبەت بە ڕۆژی ئاڵای کوردستان لە خوێندنگەکەیان دەبێت و بۆ یەکەم جاریشە کە سرودێک کە دەستگای میدیای کورسات بەدەستخۆشیەوە بۆ تەواوی ئەندامانی ئەم خێزانە جوانە دەستگای میدیای کورسات کە بەڕاستی من شانازیەکەم بۆی کە ئەندامێکم لەم خێزانە و کارمەندی دەستگای میدیای کورساتم کە بەڕاستی زۆر بوێرانە زۆر جوان دەست بۆ ئەو کارانە دەست بۆ ئەو کارە نیشتیمانیانە دەست بۆ ئەو کارە هوەری و مرۆڤ دۆستانە ئاباد کە خزمەت بە هەر تاکێکی کوردەکات لە هەر شوێنێک بێت باسێکی ئەوم بۆ بکەیت کە چی جیاوازت بینی کە لەگەڵ ئەو 15 خوێندکارەیە بەڕێزت پرۆڤەت کرد کارت کرد و باسی ئەم سرودەت بۆ کردن کە لە ڕۆژی ئاڵای کوردستانە ئەم سرودە بەدەنگ وەکو چالاکیەک لای ئێوە هەڕوات بەڵێ ینی یەک لە شتانەی کە ها لە دایم کە ئیشی هوەریەکەی دایم خۆشی و ناخۆشی هەیە یەک لە شتانەی کە ینی ئەمان ویست ڕێکەوین لەسەر جلوبەرگێک کە لەو ڕۆژەیە بیپۆشن مثلەن وا بڕیارترا کە مثلەن ئەو قوتابیانە جلی قوتابخانە ئەوەی کە قوتابخانەی خۆیان کە پێچن بۆ لە کاتی داوامکردنی ئاساییە پۆشن وچیان وڵای مامەسا ناتوانین وتم بۆ ناتوانن وچیان وڵای ئاو هەموو جلەکانمانی بڵێ جلنی بیکەینە بەرمان دوای لەسەر جلێکی کوردی ڕێککەوتین کە لەو ڕۆژەیە پێی بەشدارم بەڕاستی زۆر بەداخەوە باشە ئەوەی کە وتت بە 10 دقە سرودەکەیان لەبەر کردووە و توانیویان بە شێوەیەکی زۆر باش بڵێنەوە باسێکی ئەوم بۆ بکەیت ینی ئەمە مەشتێکی زۆر باشە ینی ئەمە دایمان مەسەرەن لەوانەیە احتیمام بە کۆمەڵی شوێنی گەورە بین بەڵام زۆر پێویستە لەسەر ئێمە هەموو سوچێکی کوردستان بەڕاستی بۆی بڕۆین بەڕاستی زۆر پێویستەکە یارمەتی هەموو کەس بدرێت و دەستی هونەر بۆ هەموو شوێنەکان درێژ بکرێت بەڕاستی زۆر گرنگە هەموو شوێنەکان پێویستیان پێێتی و زۆر ینی پێیان خۆش بوو کە ئەیانوت ینی هەستێکی خۆش بوو بەڕاستی لە دوای ناخۆشیەوە بیتە سەر ئەجوایەکی تر مەدایم شتەکانە گۆڕەیانی وەکو جلوبەرێک وتە لەسەر جلوبەرگی کوردی ڕێکەوتون کە سبەینێ لەبەری بکەن بەڵام جلوبەرگەکانیان بۆ دابین کراوە یان توانیویانە جلوبەرگەکانیان لەبەری بکەن جلەکان ئامادە هیچ گرفتێکیان لەو ڕۆ زۆر باشە کاک ڕێباز باسێکی سرودەکەم بۆ بکەیت میلۆدی سرودەکە ئاوازی سرودەکە چۆن کارتە نەم سرودەیە کرد من خۆم بڵێم مامۆستا بوومە هەموو ساڵ ئیشم کردووە بۆ ئەو کارانەی بڵێن یاخود بڵێن ئەو مناسەبانەی کە زۆر گرینگە بۆ کورد بەڕاستی تۆ ئەگەر بین ئێمە باسی لۆ بکەین کە شوناس یاخود بڵێن ناسینەوەی هەر میلەتێک هەر شتێک ئاڵایەک کە لە شتە هەرە گرنگەکانی کە نەتەوەیەک یاخود وڵاتی پێناسرێت بەڕاستی ئێمەش هەموو ساڵانە ئەڤەی 12 کە دانراوە بۆ ئەم ڕۆژە تایبەت کراوە بە ڕۆژی ئاڵای کوردستان بەڕاستی ئێمەش من بیرم لەوە کردبووە کە کارێک بکەم بەڕاستی بۆ ئاڵای کوردستان من پرۆژەکەم دانا و کارم کردیانی بە مدەیەکی زۆر کەم کارەکانم ئامادەکە بەڕاستی دواتریش ینی ئەم مناسەبانە دروست بوو کە لە دوای ئەو شوێنانە چالاکیمان پێکردن ئەم بەرهەمە ئاواز و میوزیک من لەلایەن خۆمەوە ئامادە کراوە دابشکردنی میوزیک لەلایەن مامۆستا لاوک لە تیفەوە کراوە بەڕاستی کاری دەنگ لەلایەن کاک خەڵکەوت و مامۆستا وەلیدەوە بەراماتووە و زۆر سوپاسی تەلەڤیزۆنی پەروەرداکەم کە لە دەستپێچ کارەکانە هاوکاری من بوون و زۆر سپاسی ئامادەیی شیرنی کچانەکەم کە لەم کاتەیە کە کاتی امتحانات و بەڕاستی هاوکارم بوون لە کاری کلیپکردنەکەیە و زۆر سپاسی باخچەی مناڵانی هەنگەکەم کە ئەوانیش بەڕاستی زۆر هاوکارم بوون کۆمەڵێ مناڵی چاوگەش و کۆمەڵێت تەلەبەی ئازیز هاتن هاوکارم من زۆر سپاسوە ینی ناکرێ من لە هەموو کاتەکانە باسی کورسات کەم چوە کورسات دایم لە هەموو شوێنەکە وجودی هەیەوە دایم هەموو کات کورسات پشگیرێکی زۆر باشی هونەرمەند ڕۆڵی کورسات چی بوو بەگشتی لەم سرودەیە ڕۆڵی کورسات کاری کلیپکردن و سناریۆ و مۆنتاژکردنی لە ئەو یەک لە بەرنامەکە جوانەکانیش کە ئێمە باس یەکەم جارە باز لەو کلیپاکەین بەڕاستی هەر لە ماڵە گەورەکەی من دایم و چکە ئەمە ئێرە ئێمە وەکو کە من کە دێم بۆ کورسات هەسەکەم ئەچم بیەم بۆ ماڵی خۆم ینی هەمووی ڕەفیق و دۆست و برادەر و بەڕاستی جگەلەوەی کە
کورسات خزمەتی زۆر گەورەی کردووە من جگە لەوەی وەکو موزیسیان من تقریبا 15 بۆ 20 ساڵە بێ کاری ژەنینم کردووە لە دەستگای میدیایی کورسات بەڕاستی کورسات هەموو کات هەموو کات شوێنێکی دڵخۆشکەش بۆ بەڕاستی بۆ هونەرمەندان دەست خۆش بێت سرود پێویستی بەتایبە سرودێک تایبەت بێت بە ئاڵا پێویستی بەشکۆ هەیە چۆن هاوسەنگین ڕاگرت لە نێوان جەنگی ناسکی ئەم خوێندکارانەیە کە لە باخچەی ساوایانەوە خوێندکارت بەکارهێناوە هەتاکو ناوەندی و دواناوەندی هەروەها لەگەڵ شکۆی سرودەکەیە وەکو باسم کردیانی ئاڵا یەکێکە لە ئێمە ئاڵامان هەیە لە ناو نەتەوەیە باشە زمانمان هەیە و کەلتورمان هەیە و جلمان هەیە باشە ئەو کەلتورانە کەلتور و جل و کۆمەڵی بابەتمانەیە کە نەتەوە یاخود ملەتی پێ ناسرێت بەڕاستی ئەبێ ئێمە من وام کردووە وشەکاریەکی وامان بەکارهێناوە بەڕاستی ئەبێ مناڵ لە قۆناغی باخچەوە لی تێبگات ئەگەر دیقەت بەی زۆر بە هەستێکی زۆر جوانەوە ئەیڵێتەوە یعنی ئەمە چۆتە ناو کارەکەەوە بەڕاستی زۆر گرینگە کە ئێمە ئەو جیلانەی کە پێ ئەگەن بەڕاستی بزانن ئاڵای کوردستان چەند گرینگە بۆ نیشتیمان چه هەستێک و چه حەماسەی من وام پێکردن بەڕاستی وا لەگەڵیان ماندوو بووم لەو کلیپەیە کە کۆمەڵی ئاماژە بکەن کە ئاماژەی سەرکەوتن بێ ئاماژەی ینی خۆبەخەتکردن بێ لە پێ بەڕاستی لە منداڵەکان ئەیبینی بەڵێ ئەگەر دیخەت بی ینی سەیریانکەی زۆر بە جوانی حەماسەکە تو ئەتوانی گۆرانێکی شیان بۆ بکەیت کە گۆرانی مناڵانە بێ سرود نەبێ هەمان شت ئەچنە ناو ئەجوایەکی ترەوە ئەبێت تۆ لە شێوازی ئاوازدانان کە بۆ ئەم تەمەنە ئەم جیلە ئەیکیت لەگەڵ وشەکارێکی کە لەو شعرەیە بەکاردێ ئەبێ بتوانی هاوسەنگی دروستکە بەڕاستیوە ئاڵای کوردستانیش هەموو ماڵێک لەم خاکەشەی دیاوە لە پێناو ئەم ئاڵا جوانەیە بەڕاستی ئێمەش ئەمە خزمەتێکی زۆر بچووکە ئەگەینین بە ئاڵا ئەنیەوە ئەم ئیشانەش دایم لە کورسات و لەم جوانی کورساتەوە شێتەوە بەڕاستی بێگومان کارکردن لە سرودێکە تایبەتیشی بێ بە ئاڵا جیاوازی زۆرە بەڵێسیانە چۆن باس لەو کاراکەیت بەڕاستی ئێمە ینی ئەبێ ئێمە گەیشتونەتە هەندێک مەرحەلەی ژیان بەڕاستی ئەبێ هەسینەتەوایەتیمان بەرز بێ ینی نابێ ئەبێ بەڕاستی ئەمە خاکی خۆمان خۆش بوێت چونکە لە زۆر سەردەمانی پێش ئێمەوە کۆمەڵێ سەرکردەی گەورەی کورد کۆمەڵێ پێشمەرگە کۆمەڵێ ماڵی کورد کە هەستاون خزمەتی پێشمەرگیان کردووە لەو کوردستانە هەموو کەسێک پێشمەرگە بۆ بەڕاستی بۆ پێشمەرگە بوونە لە پێناو ئەم خاک و نیشتیمانە بۆی ڕۆژێک بێت هەمومان زۆر بە سەربەرزی سەیری ئەم ئاڵایەکەین بەڕاستی چکە ئەم ئاڵایە ینی ناسنامەی ئێمێ بەڕاستی ینی من کە سەیرێکەم و کە ئەو ناڵانەمە بینی بەڕاستی ینی هەستێکی زۆر سیر لا دروست بوو زۆر ینی زۆر دەمێکە ئیشەکەم ئیشی موزیکەکەم بەڵام ئەم کارە ئەنی زۆر شانازی پێواکەم ئێمە شانازی بە بەڕێست و بە تەواوی و کارەوەکەین دەستی خۆش بێت بینەوە سەر قوتابخانەی قەندیل لە تەکێ باست لەوە کرد کە خوێندکارەکان زۆر بە پۆرۆشەوە هاتوون بەدەم داواکەی ئێوەوە زۆر بە جوانی چالاکیەکەی ئێوەیان قبول کردووە وەرگرتووە و سبەینێ بەشداری تیاکەن لێرە بۆ بەڵێنیان پێناوی کارێکیان بۆ بکەیت تایبەت بە قوتابخانەکەی خۆیان بۆنە من ئامادەم بۆ هەموو کوردستان هەر شوێنێک لە هەر شوێنێکی کوردستانە لە هەر لادەیەکی کوردستانە لە هەر شارێکی کوردستانە پێویستیان بم بێ من لە خزمەتیانە من هیچ ناتوانمەوە کورساتیش دایم پشتمانە بێ واتانی هەموو شەکان ئاسانە بێ کۆمەکیش تەنیا ڕەنگە کۆکردنەوەی خۆراک نەبێ خۆکردنەوەی خۆراکیش گرنگە بەڵام کاری هونەریش بە تایبەتی بۆ خوێندنگەی قەندیل لە تەکێ ئەمەش گرنگی تایبەتی خۆی بۆ مەسەرەن تۆ لە زۆر شوێنە لە زۆر وڵاتە مەسەرەن لەوانەیە کارەساتی زۆر گەورە بخڵقی بەڵام سیرەکەی کۆنسرتێکی موزیکی یاخود کۆڕێکی شعری یاخود بڵێن پیشانگایەکی شێوەکاری ئەکرێتەوە دڵی ئەو کەسانە خۆشە بن کە لە ئەچنە جەوێکی ترەوە بەڕاستی ئەجواگۆڕن هەر ناخۆشی نییە و هەموو ژیان هەر ناخواردن و هەر کۆمەڵێ بابەت نییە بەڕاستی دەستە خۆش بێت کاک ڕێبازە شتێکت هەبێت لە کۆتایی ئاماژەی پێبیت من لە کۆتایی زۆر سوپاسی کورساتەکەم زۆر سوپاسی بەڕاستی مامۆستا بەکرەکەم بەڕێوەبەری چاراکی کە دایم پشتمانە دایم
سپاسی ئەو بە ڕێزاناکەم کە هاوکارم بوون زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ مەگەزین هیوادارم هەر بمێنن هەر سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت دەستخۆشی لێکەین سپاس بۆ تۆ